رادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لە ڕادیۆ دەنگیگەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 16 تەمووزی 2025 پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. فەیلسوفی هاوچەرخی نەریتی مارکسیزم جۆن هالۆوەی ئیرلندی با پەیامێک پشتیوانی خۆی بۆ پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەربڕی و بەشداریکردن لە دەنگی پشتیوانیکردنی باشکۆیەکی گەورە ناوهێنا. دەقی پەیامەکەی جۆن هالۆوەی بەم شێوەیە شکۆمەندەیەکی مەزنە کە بەشداری دەنگی پشتیوانیکردن لە پرۆسەی ئاشتی دەبم هەر هەنگاوێک کە تەفگەری ئازادی کورد پەرەی پێدەدات بە تەنها پشتیوانیەک نییە لە گەلی کورد هاوکات ڕووناکی هیوایەکە بۆ هەموو گەلان لە دەرەوەی سەرمایەداری کە بە ناچار تیایداین پێویستە بە بەهێزیەوە جیهانێکی جیاواز بنیات بنین. بەم هۆکارە با دڵوگیان پشتگیری لە چەکدانان دەکەم چەک ئامڕازێکە و بۆ کوشتن دروست کراوە و کوشتنیش ڕوونترین جۆری نکۆڵیکردنی شکۆمەندی مرۆڤەکانە. بۆ گۆڕینی جیهان دەبێت هەموو پەیوەندیە هاوسەنگەکان لەگەڵ پێکاتەکانی دەسەڵاتدا ڕەت بکرێنەوە. گرنگ نییە چنێک سەختیش بێ پێویستە بیرکردنەوەیان تێک بشکێنین بۆ ئاشتی بۆ ئازادی ئۆجەلان بۆ بەرەو پێشچوونی تەفگەری ئازادی کورد و هەموو ئەو بزوتنەوانەی لا دژی پیاوسالاری کۆلۆنیالیزم و زۆرداری تێدەکۆشن. بەڵێ 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 جێ ئاماژەی جۆن هالۆوەی تەمەن 78 ساڵ فەیلسوف و کۆمەڵناس با بیرۆکەکانی شۆڕشی بێ دەوڵەت و بۆ چوونەکانی سەبارەت با فۆرمەکانی جێگرەوە بۆ بەرەنگاربوونەوەی سەرمایەداری ناسراوە. وتەبێژی دەمپارتی ئایشە گۆڵدۆغان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەربارەی پرسەکانی کۆبوونەوەکی دەمپارتی قسەی کردو لەوێدا تیشکی خستە سەر مەراسیمی لەناوبردننی چەک لەلایەن گەریلاکانەوە لا 11 تەمووز و ڕایگەیان ئەم پرۆسەیە هەنگاوێکی مێژوویە بۆ ئاشتی و ئێمە لەگەڵ ڕێگەی دیالۆگ و دانوستاندنین بۆ چارەسەری کێشەکانی تورکیا و بۆ ئەم ئامانجەش کار دەکەین. هەروەها گۆڵدۆغان وتیشی بۆ ئەوەی چەک لە هەموو ڕوویەکەوە دوور بخرێتەوە و ئەم هەنگاوە هەمیشەی بێت و گۆڕەپانی سیاسی دیموکراتیک بەهێزتر بێ پێویستە بەبێ دواکەوتن هەنگاوی پێویست بنرێن و دەبێت میکانیزمەکانیش ئامادە بکرێن و وەک لە لێدوانەکانی ئەم دوایە داهاتوون کۆمسیۆنێک دەبێت پێک بهێنرێت. هەروە دەشڵێت دەبێت هەموو پارتە سیاسیەکان بەشداری کۆمسیۆنەکە بن و دەبێت کۆمسیۆنەکە باشەوەی کار بکات کە ئامانجی کاریگەر و هەمیشەی لێ بکەوێتەوە. ئایشە گۆڵدۆغان جەختیشی کردەوە دەبێت هەمووان هەڵویستیان هەبێت و بە بەرپرسیارەتەوە مامەڵە بکەن و ئاوتیشی دەبێت لە تورکیا سەروەری یاسا هەبێت. هەروەها ئایشە گۆڵدۆغان دەربارەی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانانی دایەوە و ڕێگەیان ئەم بابەتە لای دەمپارتی ڕوونە و وتی بەڕێز ئۆجەلان لا دوومین پەیامی ڤیدیۆیدا پەیوەست با ڕەوشی خۆی باسی ئازادی کۆمەڵگا دەکات و دەڵێت کاتێک کۆمەڵگا ئازاد دەبێت تاکیش ئازاد دەبێت. من بەم جۆرە وڵامتان دەدەمەوە و دەبێت هەموو ڕەفتارە نادیموکراتیکەکان کۆتایی پێبێت و نابێت ڕەوشی ئیمراڵی بەم جۆرە کە هەیە بەردەوام بێت. لە 20 تەمووزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالێکی ئشیگیری ئەنجام دەدرێت و 727 ڕۆژی شەب بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 142 هەمین دەستیان بە چالاکیەکەیان کرد. مەراسمی گۆڕینی ئشیگیری لە گروپی 141ەوە بۆ گروپی 142 هەمین لە بارەگەی کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور بە خولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی دەستی پێکرد و چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو. گروپی 142 هەمین ئشیگیریەکەیان دەست پێ کرد.
پارتی کرێکارانی ئەرجەنتین پارتیدۆ ئۆبرێرۆ لەسەر ماڵپەڕی ئینتەرنێتی کۆمسیۆنی پەیوەندی نێونەتەوەیەکانی خۆی بەشداری کەمپێنی دەمەوێت دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان بکەم بوو کە ئامانجی کەمپێنەکە بۆ ئازادی جەستەی ڕێبەرە ئۆجەلانە لەسەر ئاستی نێونەتەوەیی. پارتەکە نامەیەکی بۆ وەزارەتی دادی تورکیا و باڵوێزی تورکیا لە بۆینس ئایرسی پایتەختی ئەرجەنتین ناردووە. لە نامەکەی پارتی کرێکارانی ئەرجەنتیندا ئەم وردەکاریانە ئاماژە پێکراوە بۆ وەزیری دادی کۆماری تورکیا یلماس تۆنج و بۆ وەزیری کۆماری تورکیا لە ئەرجەنتین ئۆمار بۆداک. لە کۆماری ئەرجەنتینەوە بە کەس و ڕێکخراوەکانی دیکە لە ناوەوەی وڵاتەکەمان و جیهانیشدا ڕای دەگەێنن پشگیری لەم هەنگاوە مرۆڤایەتیە نێونەتەوەییە دەکەین کە بۆ دیدارکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیانی سیاسی دیکە لە دوورگەی ئیمراڵی دەست پێکراوە. هاوکات داوا دەکەین مافی هەموو گیراوانی سیاسی بڕەخسیاندرێت و لا دژی فشارەکانی سەرخۆ پیشاندەران و مانگرتنەکانی دژ بە حکوومەت ڕێز لە مافە دیموکراتیکەکان بگیرێت و داواش دەکەین کۆتایی باستەم و چەوسانەوەی سەرگەلی کورد بهێندرێت و ڕێز لە مافە سیاسیەکانیان و مافی چارە خۆنووسیان بگیرێت بە ناوی کۆمسیۆنی نێونەتەوەیی پارتیدۆ ئۆبرێرۆ ئەرجەنتین. لە ڕۆژی یەکشەمەوە شەڕ و پێکدادان لە نێو چەکدارە دەروزەکان و چەکدارانی بەدەوی بەردەوام و هێزەکانی حکوومەتی دیمەشق لەو پارێزگایە بڵاویان پێکراوە. ڕوانگەی سووری ڕای دەگەێنێ ژمارەی کوژراوانی پێکدادان و لە سێدارەدانی مەیدانی لە سوەیدا لە بەرەبیانی یەکشەمەوە تاکو سێشەمە گەیشتوەتە 203 کەس. هەروەها ڕوانگەکە ئاماژە بۆش دەکات کە 92 لە کوژراوەکان دەروز لە ناویاندا 21 کەسیان سڤیلن کە لەلایەن ئەندامانی وەزارەتەکانی بەرگری و ناوخۆی سووریاوە گول لە باران کراون. 93 لە کوژراوەکانیش لە ئەندامانی هێزەکانی حکوومەتن و 8 کوژراویش لە بەدەوەکانن. ژماری دەروزەکان لە سووریا بە نزیکەی 700,000 کەس مەزەندە دەکرێت کە زۆرینەیان لە باشووری سووریا دەژین بە تایبەتی لە پارێزگای سوەیدا. هەروەها لە شارەکانی جەرامەنە و سەحنایە لە نزیکەی دەمەشق بوونیان هەیە و شاری سوەیدا کە ژماری دانیشتوانەکانی 150,000 کەسە لەژێر کۆنتڕۆڵی گروپە چەکدارە دەروزیەکاندایە. ناوەندی ڕاگەیاندنی قەسەدا بە ڕاگەیاندراوێک شەهیدبوونی 4 شەڕوانی خۆی ڕاگەیاند و لە ڕاگەیاندراوەکەیشیدا دووپاتی دەکاتەوە. شەڕوانان لە ڕێگەی پاراستنی گەل و خاکەکەیان بەرامبەر هەموو هێرش و هەڕەشەکان شەهید بوون. قەسەدا ڕای دەگەێنێ بە سەربەرزیەوە شەهیدبوونی هاوڕێیانمان عەبدوڵڵا ئایکۆز بە ناسناوی چەکدار ئارتەش و عەبدوڵڵا کایا بە ناسناوی کەماڵ ئەروە و هەروەها محەممەد ئیبراهیم حەسۆ بە ناسناوی محەممەد حەسۆ و یوسف حەمادی خەلیفە بە ناسناوی زەیدان کە لە بەرخۆدان بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر هەرێمەکە شەڕیان کردووە شەهید بوون. قەسەدە سەرخۆشی لە بنەماڵی شەهیدان دەکات و ڕای دەگەێنێت پێداگرین لەسەر درێژەدان بە ڕێگەی شەهیدان و پاراستنی خەون و ئامانجەکانیان و هەروەها ناسنامی شەهیدەکانیشی بەم شێوەیە خستووەتە ڕوو. عەبدوڵڵا ئایکۆز بە ناسناوی چەکدار ئارتەش لە بەنداوی تەشین لە سیانزەی کانونی یەکەمی 2024 شەهید بوو. عەبدوڵڵا کایا بە ناسناوی کەماڵ ئەروە لە نۆی کانونی یەکەمی 2024 لە سیرین شەهید بوو. محەممەد حەسۆ بە ناسناوی محەممەد لە منبەج لە 8 کانونی یەکەمی 2024 شەهید بوو. هەروەها یوسف خەلیفە بە ناسناوی زیندان لە 14 کانونی یەکەمی 2024 لە منبەج شەهید بووە. هەروەها فەرماندەی گشتی یەکینەکانی پاراستنی ژنیە پەژە دەربارەی شەڕ و هێرشەکان لە سوەیدا ڕاگەیاندراوێکی بڵاو کردووەتەوە و ڕای دەگەێنێت ئەم هێرشە نایاسایی و نەئەخلاقیانە باتوندی شەرمەزار دەکەین چونکە ئەو کەسانەی دەکرێنە ئامانج منداڵ و ژن و خەڵکی سیڤیلن و ئەم هێرشانە لە تاڵانکردنی گوندەکانەوە تا هێرشکردنە سەر شکۆی مرۆڤ ئامانجی لە ناوبردنی کەلتوری گەلی دەروزیە. یەپەژە سەرخۆشی لا بنەماڵی قوربانیان دەکات و هەروەها دەشڵێت ئەم هێرشانە وەک مەترسیەک دەبینین دژی بنیاتنانی سووریایەکی دیموکراتیک و یەکێتی گەلان. هەروەها یەپەژە ستایشی بەرخۆدانی دایکێکی دەروزی دەکات بە ناوی فۆزیە فەخرەدین کە دوا فیشەک بەرامبەر چەتەکان بەرخۆدانی کردو 6 چەتەی کوشتووە.
کۆمپانیای DNOی نۆروێجی بڵاوی کردوێتەوە بەهۆی هێرشە درۆنیەکانەوە بەرهەمهێنانی نەوت لا کێڵگەکانی تاوکێ و پێخشابوور ڕاگیراوە. ئەمەش لە کاتێکدای ئەمڕۆ لە ڕێگەی چەند درۆنێکی بووم ڕێژکراوەوە هێرشکراوەتە سەر کێڵگە نەوتیەکان. کۆمپانیای DNO بڵاوی کردوێتەوە هۆکاری ئەو هەنگاوە بۆ هێرشە درۆنیەکەی ئەمڕۆ دەگەڕێتەوە کە کرایەوەتە سەر کێڵگە نەوتیەکان. هەروە باس لەوەش دەکەن یەکێک لە درۆنەکان زیانی بە ئەمبارێکی بچووکی ئەمبارکردن لە تاوکێ گەیاندووە و بەهۆی ڕووداوەکەوە هیچ کەس بریندار نەبووە و ڕاشنگاندووە لە ئێستادا هەڵسەنگاندن بۆ زیانەکان دەکرێت و هەر کاتێک هەڵسەنگاندنەکە تەواو بوو دەست بە بەرهەمهێنان دەکەینەوە. ئەمە لە کاتێکدایە بەرە بەیانی ئەمڕۆ لا ڕێگەی 4 درۆنی بووم ڕێژکراوەوە هێرشکرایە سەر 2 کێڵگەی نەوت لە سنووری دهۆک لە باشووری کوردستان. هەروەها وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق سەباح نوعمان سەبارەت بە هێرشکردنە سەر کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەان ئەمە مەترسیەکی ڕاستەوخۆیە بۆ سەر بەرژەوەندی عێراقیەکان و هەروەها بە دەستڕێژیکردنە سەر هەوڵەکانی دەوڵەت لە چەسپاندنی سەقامگیری و پێشخستنی گەشە پێدانی دەزانێت. ئاماژەی بۆش کردووە کە سروشت و کاتی ئەم کردەوە تاوانکاریانە ئاماژەیەکە بابوونی نیەتی خراپ کە ئامانج لەی تێکدانی ڕەوشی عێراق و زیان گەیاندنە با دامەزراوە گرنگەکانی. هەروە لە ڕاگەیاندراوەکەشدا هاتووە سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لایەنە پەیوەندیدارەکانی ڕاست باردووە لێکۆڵینەوەیەکی دەست بە جێفراوان دەست پێ بکەن بۆ دەستنیشانکردنی لایەنەکانی پشت ئەم هێرشە و گرتنەبەری ڕێوشێنی تون لا دژی ئەو کەسانەی کە تێوەگلاون بەبێ هیچ دوودڵی و نواندنی نەرمیەک. باپەی زانیاریەکان بەهۆی دابەشنەکردنی موچەکانیانەوە ئەمڕۆ کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچووی سلێمانی بایکۆتی دەوامیان ڕاگەیاند. هەروەها لە ئێستادا کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچووی سلێمانی مامەڵەی هاوڵاتیانیان ڕاگرتووە. جێ ئاماژەیە ئەمڕۆ 75 ڕۆژە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی کاربەڕێکەری هەرێمەوە دابەش نەکراوە و ئەمەش بووەتە هۆی خراپی بارودۆخ و گوزەرانی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێم. ڕۆژی سێشەمە 15 تەمووز کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا بەڕێوە چوو تیایدا بڕیاری سزادانی 9 کەس و قەوارەی ئێرانی پەسەندکرا. ئەنجومەنی یەکێتی ئەوروپا لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆ کردووە کە بەهۆی توندوتیژی دژی مافەکانی مرۆڤ و سەرکوتکردن سزایان بەسەر 8 کەس و ڕێکخراوێکی سەر بە ئێران سەپاندووە. ڕاگەیاندراوەکە باسی لەوەش کردووە کە ئەو ڕێکخراو و کەسانە بە ئەنجامدانی پێشلکاری لە دەرەوەی وڵات بەناوی حکوومەتی ئێرانەوە بەرپرسیارن و لەوانە کوشتنی نایاسایی وەک لە سێدارەدان بێسەر و شوێنکردنی ئەو کەسانە وەک نەیار یان ڕەخنەگەری کۆماری ئیسلامی ئێران سیر دەکرێن. لای خۆشیەوە ژان نۆیل باریۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا با میدیاکانی ڕاگەیاندووە کە ئەگەر پێشکەوتنی کۆنکرێتی لەسەر ڕێککەوتنی ئەتۆمی ئێران ڕوونەدات هەرسێ وڵاتی فەڕەنسا، بریتانیا و ئەڵمانیا تا کۆتایی مانگی ئاب مەکانیزمی گەڕانەوەی ئۆتۆماتیکی سزاکانی ئەنجومەنی یاسایشی نەتەوەی گرتوەکان بۆ سەر ئێران چالاک دەکەن. هەڵمەتی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان لە هەفتەی 77 خۆیدا دژ بە سزای لە سێدارەدان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕاگەیاندووە لە دوای سزاکانی ئێران لەلایەن لقی یەکەمی دادگای شۆڕشی ئەهواز سزای لە سێدارەدان بۆ 3 زیندانی سیاسی بە ناوەکانی فەرشاد احتمادی فەر، مەسعود جامعی و عەلیڕەزا مرادزی دەرچووە. هەروە 3 هاوڵاتی عەرەبیش بە ناوەکانی عەلی موجەدەم، معین خونفەری و محەممەد ڕەزا مقەدەم کە سزای لە سێدارەدانیان پەسەندکراوە لە زیندانی ئەهواز بۆ ژووری تاکە کەسی گوازراونەتەوە کە مەترسی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانیان لەسەر. هەروە ئاماژە بۆش دەکەن بۆ جاری چوارەم داواکاری بۆ دووبارە دادگایکردنی مەهدی حەسەنی و بەهروز ئیحسانی، 2 زیندانی سیاسی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە ڕەت کراوەتەوە. ئەمە لە کاتێکدایە کە کەیسە
کەیسەکەیان ناڕوونی یاسایی تێدایە و پێشتر بابیانووی نهێنی بوونی کەیسەکەیان ڕێگریان لا پارێزگارەکە کردووە کە دەستگەیشتن بە وردەکاریەکانی دەستی با وردەکاریەکانی بگا. هەروە لە ڕاگەیاندراوەکەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ لە سێدارەداندا هاتووە لە ماوەی ئەم مانگەدا 44 کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە سێدارە دراون کە یەکێکیان ژن بووە و ئەوە دەردەخات کە لە ڕۆژێکدا 2 کەس لە سێدارە دراون. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەش